ئێمەش گفتوگوی زیاتریان بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز هیوا خۆشنە و چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە بەلجیکەوە لە گەڵماندا ئەسڵاو لێبت بەڕێز هیوا سوپاس کە لەم بڵتنەی هەواڵەکان لە گەڵماندەی. بە شازێکی گشتی وڵاتانی ئەوروپا ترسیان لەوە هەیە کە داعش بە تایبەت لە سووریا بەهێز ببێتەوە. ڕاچێ لەسەر ئەمە؟ بەڵێ سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەران و کارمەندانتان هەروەکو دەزاندرێ نەتەوە یەکگرتوەکان گریمانەی هەبوونی 10,000 چەکداری داعش دەکات لە سەر سنووری سووریا و عێراقدا لە چۆڵەواریەکاندا کە تەکتیکی سەرکردایەتی و تەنسیقی پێشوویان گۆڕیوە، یعنی کۆمەڵێک سەرکردەی شاراوە سەرکردەی بچووکیان هەنا و حکوومەتی هەیەت و تەحریر شام ئێستاکە ناتوانێت کۆنتڕۆلی تەواوی سووریا بکات و بە تەنیا ئێستاکە حکوومەتی نوێی دیمەشق هەوڵ ئەدا کۆنتڕۆلی شارە گەورەکان بکات، بە تایبەتی فۆکوسێکی زۆری لەسەر ئەو ناوچانەیە کە نەتەوە جیاوازەکانی تێدا هەنە، کەمینە جیاوازەکان و یانش گروپە ئاینە جیاوازیەکانی تێدا هەنا، بە تایبەتیش لە حومس، لە حەما، لە تەرتوس و لە دیمەشق. ئیتر سووریا کاتی خۆی یەکەمین وڵات بوو ئەوەمان لەبیر نەچێ کە لە سەردەمی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێندا لە 2003 بەدواوە یەکەمین وڵات بوو کە توانی گروپە چەکداریە سەلەفیەکان و ئەلقاعیدا لە سووریاوە بنێریتە ناو عێراق بۆ ئەوەی عراقی پێ ناڕەحەت بکە. ئێستا کەش وڵاتە ئەوڕۆپیەکان بێگومان ئەمە دەزانن و پێیان وایە ئەکرێ هەندێک هێز هەبن لە سووریادا کە بەرژەوەندی جیاوازتریان هەیە، ئەو هێزانە بتوانن ئەمڕۆ ناسبەی ئەو داعشانە ئەو شانە نووسوانە بە تایبەتی ئەوانەی سەرسنووری نێوان سووریا و عێراقدا زیندوو بکەنەوە و بەکاریان بێنن. یعنی ئانالیستە خۆر ئاواییەکان باس لەوە دەکەن پاشماوەکانی ئەسەد و یانش استیخباراتەکانی هەندێک وڵاتی ئیقلیمی دەتوانن داعش لە سووریا بەکاربێنن ئەگەر هاتوو لە سووریادا هەموو گەمەکان دژ بە بەرژەوەندی ئەوان بشکێنەوە. باشە، دەستگا هەواڵگریەکانی ئەوروپا چاودێری جموجۆڵەکانی ئەو شانە نووسوانی داعشەکەن لە سووریا؟ بەڵێ هەم لە سووریا هەم لە ناوخۆش لە ناوخۆی ئەوروپاشدا ئێستا کە بەڕاستی جموجۆڵێکی زۆر گەورە هەیە. ئێمە نابێت لە بیرمان بچی ڕاستە لە ئەوروپا شتێکمان نییە بەناوی داعش، بەڵام لە ئەوروپاشدا پۆتانسیەلی داعش هەیە، لە ئەوروپاشدا گروپی زۆر هەنا بە ئاشکرا لە جادەکان، لە گەڕەکەکانیان، لە ناو مزگەوتەکاندا باس لە حکوومەتی ئیسلامی، حکوومەتی شەریعە دەکەن و یانی دژایەتی بڵین پۆشاکی ژنان دەکەن ویانیش لە مزگەوتەکاندا ئیتر بانگەوازی بۆ چی بڵێن چۆن ئەتوانم گوزارەی لێ بکەم، بانگەوازی بۆ کولتوری ئیسلامی دەکەن بەڵام بۆ مەبەستێکی سیاسی. بۆ نمونە لە کاتی جەژنی قورباندا ئیتر پرۆپاگەندەکردن بۆ سەربڕینی ئاژەڵ و یانیش هاندانی خەڵک، هەتا هاندانی منداڵەکان بۆ ئەوەی منداڵەکان ئاژەڵ سەر ببڕن. ئەمانە کە هەمویان بەپێی کولتوری ئەوروپا و هەم بەپێی یاساکاندا لمیتی خۆی هەیە، نابێ ئەو شتانە لە جادە و لە شوێنەکاندا هەتا لە ماڵەکاندا بەکار بهێنرێن، شوێنی تایبەت هەیە. ئیتر لەو بارەشەوە بەڕاستی هەتاوەکو ئێمە ینی ئەوروپیەکان ئەبینن کە مەترسیەکە ئەوەیە گروپە ئیسلامیانە بەهێز بن، گروپەکانی دیکەی گروپە ئەوروپیا ڕاستڕەوەکان بەهێز دەبن و لێرەدا هەڕەشەیەکی زۆر گەورە لەسەر ئەو جەوهەرە هەیە کە یەکێتی ئەوروپای لەسەر پێک هاتووە، ئەویش فرێڕەنگی و پێکەوە ژیانیە. کەواتە بە شێوازێکی گشتی کە تۆ باس لەوە دەکەی کە ئەم گروپە چەکدارانە لە ئێستادا کەوتونەتە جموجۆڵ ئایەکێتی ئەوروپا، چ ڕێکارێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە چالاکی گروپانە گرتوتە بەر؟
یەکێتی ئەوروپا وابزانم هەم گوشارەکانیان لەسەر حکوومەتی نوێی دیمەشق بەردەوام دەکەن، یعنی بینیمان کە وەزیری دەرەوەی فەڕەنسا و وەزیری دەرەوەی ئەڵمانیا سەردانی دیمەشقیان کرد و هەردووچیان دوای ئەوە ئیتر پشتگیریان لە هێزەکانی سووریای دیموکراتیکیش کرد و ئیتر کە گەڕانەوە باسییان لەوە کرد کە بەشێک لە دیدارەکانیان پەیوەندی بەوە هەیە کە حکوومەتی نوێی دیمەشق ئەو پۆتانسیەلە کە ئیسلامی ڕادیکاڵی تێدا هەیە و مەترسی دروستەکە لەسەر دروستبوونەوەی شتێکی وەکو داعش لەناو ئەو حکوومەتەدا نەمینێ، بەو مەرجە یەکێتی ئەوروپا دەتوانێت پەیوەندیەکانی و هاوکاریەکانی لەگەڵ سووریای نوێ پەرە پێ بدە. بەڵام لێرەدا ئانالیستە خۆر ئاوەیەکان لەمەدە گومانیان هەیە، یعنی ئێستاکە تەماشا دەکەی بمانەوێ نەمانەوێ ئەو گروپانەی کە لە دەوروبەری ئەبوو ئەلمحەممەد جۆلانی داهان ئەو گروپانە هەتاوەکو ئێستاش پرۆپاگەندە دەکەن، ئەڵێن چاوەڕێی تەلەفۆنێک دەکەین بۆ ئەوەی بگەینە تەل ئەڤیڤ و یانیش ئیتر هەتاوەکو ئێستا کەم تا زێدە زۆرە هەڕەشەیەک لەسەر عەلەویەکان لەسەر مەسیحیەکان هەتاوەکو ئێستاش بەردەوامە. بۆیە لەو بارەیەوە گومانێک هەیە لە هەمان کاتدا هەروەکو باسم کرد ئەو ناکۆچیانەی لە نێوان تورکیا و خۆر ئاوادا هەیە لەسەر هەبوونی هێزەکانی سووریای دیموکراتیک، ئەمەش بێگومان لە لای ئەوروپیەکان گومان دروستەکە کە ئەمە ببێتە یارمەتی دەر بۆ بەهێزبوونەوەی داعش. چەند ڕۆژێک بەر لە ئێستا وەزیرانی دەرەوەی ئەڵمانیا و فەڕەنسا سەردانی دیمەشقیان کرد و خۆشت لە قسەکاندا ئاماژەت پێدا. ئایا کاردانەوەی میدیا جیهانیەکان بە تایبەتی میدیا ئەوروپیەکان سەبارەت بە ئەم سەردانی وەزیرانی فەڕەنسا و ئەڵمانیا چۆن بوو؟ بێگومان کاردانەوەی زۆر بوو کە زۆری باس لەسەرکرا، بەڵام هەروەکو دەبینین هەموو لایەنەکان بەڕاستی چاوەڕێی کردارن و هەموو لایەنەکان لەوە گەشتونە کە ئەمڕۆکە لە ناو سووریادا کۆمەڵێک ئاکتۆر یاری دەکەن. کارەکە وەها ئاسان نییە، ئەو ئاکتۆرانە ئەجەندای تایبەت بە خۆیان هەیە، تەنانەت ئەو ئاکتۆرانێک کە متفقی یەکەن بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا، ئەمانەش لەناوە خۆیاندا ناتوانین بڵێن 100% ئەژەندەیان هەیە، لە هەندێک بوارەوە متفقن، لە هەندێک بوارەوە بیرو بۆ چوونیان جیاوازە. ئێران و رووسیا کە هەتا دوێنێ متفق بوون لەو بارەوە هەم لە هەندێک بواردا متفقن بۆ چوونی نزیکیان هەیە، لە هەندێک باریشدا ناکۆکن. کوردەکان بە هەمان شێوە، گروپەکانی ناو هەیئەت و تەحریر شام بە هەمان شێوە. بۆیە بەڕاستی هەموو لایەک پێم وایە لە کۆتاییدا هەوڵەدەن چاوەڕێی کردار بکەن و هەر کەسێک لە دەستیدا کارتێک هەیە بەکاری دێنی، جا کارتی ئابووری دەبێ، کارتی سزاکان دەبێ و یانیش کارتی تیرۆر دەبێ لە بەرامبەر گروپە جیهادیەکان. ئەو کارتانە بەرامبەر بە حکوومەتی دیمەشق بەکاردێنن و مەرجی لەسەردا ئەنێن بۆ ئەوەی لە ئایندەدا بتوانێ داخوازیەکانی ئەوان بەجێبێنی. بەڕاستی ئێستا نابینین لە ئایندەدا چی ڕوەدا. هەرشی گروپە چەکدارەکان و تورکیا بۆ سەر هەسەدە مەترسی بەهێزبوونی داعشی زیاد کردووە و باسی لێوا کرد. ئەوروپا چی کردو بۆەوەی کە فشارەکانی سەر هەسەدە ڕابگرێت؟ یعنی ئەوروپا لە کۆتاییەکاندا بێگومان هەڵوێستی هەبوو. ئەمریکا لە ڕووی عەمەلیدا هەڵوێستی هەیە، ئەوروپیەکان لە ڕووی دیپلۆماسیدا پێم وابێ هەڵوێستیان هەیە. یعنی ئەو هەڵوێستی بریتانیا و فەڕەنسا هەڵوێستێکی بچووک نەبوو، هەر لە بۆ ئەوەشە پێم وایە تورکیا بەخۆی ئێستاکە هێڕش ناکە. ڕاستە ئەوانەی کە ناویان لە خۆناوە سوپای نیشتیمانی سووریا SMO لە ئەوانە سەر بە تورکیان، بەڵام تورکیا ئیتر ئەمە وەکو بەش خۆی قبول ناکە. تورکیا بە خۆی کەم لە ڕێگای کۆمەڵێک درۆنەوە بێگومان هەندێک جار بەشداری دەکات، بەڵام ئەوەش ئاستێکی زۆر کەمە لە کاردانەوەکانی ئەمریکا ئەترسێ. من پێم وایە تورکیا لەمە گەیشتووە کە لە ڕۆژ ئاوا
ناتوانێت ئێستا کە لە ڕێگای سەربازیەوە ئەم کارە بکە هەتا ڕادێ کارتەک مەسەلەکەی ڕادستی شام کردووە لەلایەکی دیکەشەوە ڕادستی بەشێک لەو هێزە کوردانەی کردووە کە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی کولتوریەوە بە جیاواز بیر دەکەنەوە. من پێم وایە تورکیا ئێستاکە هەوڵ ئەدا لولەی تفەنجی خۆی کە لە سووریادا کەم ئەتوانێت تەقەی پێ بکە لە کوردستانی عراقدا لەوانەیە بتوانێت لە ڕۆژانی ئایندەدا لەوێدا ئیتر گوشاری جیاواز دروستکە سیاسەتی جیاواز دروست بکە هەم بەنسبەت ئەوەی کاریگەری لەسەر ڕۆژ ئاوا هەیە و هەم ئەوەی بەنسبەت ئەوەی کە حکوومەتێک دروست دەکرێت لە کوردستانی عراقدا حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکرێت و لەوەدا دەیەوێت ئەوەی لە سووریا هەتاوەکو ئێستا بۆی جێبەجێ نەکراوە هەوڵ بدا بۆ ئەوەی لە کوردستانی عراقدا جێبەجێ بکە. بەڵێ وڵاتانی ئەوروپا بە شێوازێکی گشتی لەسەر پرسی کۆچبەران هەمیشە ڕاکانیان لە یەکتریەوە نزیک بووە. ئایا لەسەر ئەو مەترسیانەی بەهێزبوونەوەی گروپە چەکدارەکانی داعش هەڵوێستیان چۆنە؟ ئایا هاوڕان لەگەڵ یەکتریە؟ بێگومان گروپ وڵاتە ئەوروپیەکان بە گشتی هاوڕان جیاوازیەک لەو بارەیەوە نییە، بەڵام لە ڕووی چارەسەریەوە ینی چارەسەریەشی چۆن پێش دەخەی کەینێ پێش دەخەی ئەمەیان بەڕاستی جێگەی پرسیارە، چونکە حکوومەتی نوێی دیمەشق ئەڵێ 3 ساڵ هەن لە هەندێک شوێنداڵێ 4 ساڵمان پێویستن بۆ ئەوەی ئێمە هەڵبژاردن بکەین و یانیش دەستوری بنسینەی بنووسینەوە و لە هەمان کاتدا وڵاتە ئەوروپیەکان ئانالیستەکان باس لەوە دەکەن کە حکوومەتی نوێی دیمەشق بە سەرۆکایەتی ئەلجۆلانی لە کۆتاییدا هەر دەبێ ئەو گروپانەی کە بە ئاشکرا بانگەوازی جیهاد دژی ئیسرائیل دەکەن بەشێک لەمانە پاکتاو بکە کەواتە لەناوە خۆیاندا احتیمالی شەڕێک هەیە، شەڕێکی ناوخۆیی هێشتا ماوە. لەو حاڵەتانەدا گەڕانەوەی پەنابەرەکان کارێکی زۆر زەحمەتە، بەڵام بە هەبوونی گرژی لە ناو سووریادا و بە زیندووبوونەوەی داعش لە عراق و لە سووریادا ئەو پەنابەرانەی کە هەتاوەکو ئێستا پاشخانی جیهادیان هەیە وانیش کللتوری جیهادیان هەیە لە ئەوروپان ئەمانە دەبنە مەترسیەکی زۆر جددی بۆ سەر ئەوروپا و مەترسی دووەم دەست پێ دەکا ئەو کاتە ئەویش ئەوەیە گروپە ڕادیکاڵە ڕاستڕەوە ئەوروپیەکان لە هەڵبژاردنەکاندا زیاتر دەنگ دێنن لە ڕێگەی ئەوانەدا و وەکو لە سەرتاشەوە باسم کرد ئەوە دەبێتە هۆی ڕووخانی ئەو ئامانجەی کە ئەوروپای بۆ دروستکرا. تورکیا باسی لەوە کرد کە ئەو گرتوخانانەی کە لە سووریادا بوونیان هەیە و لە ژێردەستی هەسەدەدان و بە تایبەتیش باسی کەمپی هۆلی دەکرد کە بگەڕێنرێنەوە ژێر دەسەڵاتی سووریای نوێ. ئەم هەڵوێستی تورکیا و ئەم قسانەی تورکیا چ کاریگەریەکیە بێت لەسەر دووبارە بەهێزبوونەوەی ڕێکخراوەکانی داعش بە تایبەتی لە سووریا؟ هەتاوەکو ئێستا کاریگەری نەبووە، هەتاوەکو ئێستا هەموو لایەنەکان بە شێوەیەکی نێگەتیڤ وەڵامیان داوەتەوە و ئێستا کەش بەڕاستی ئەو حکوومەتەی کە ئێستا لە دیمەشقدا هەیە یعنی ئەوەندە بەهێز نییە کە بتوانی کامپی هۆڵ و ئەو گیراوە داعشیانە بپارێزی ئەکرێ ئەمانە مەترسی گەوریان لێ بکەوێتەوە و بۆ پێم وانی هاوپەیمانانیش ئەمە قبول بکەن، بەڵام ئێمە نازانین سبەینێ دۆناڵد ترامپ بێتە سەردەسەڵات بڕیارێکی چۆن دەدا لەو بارەیەوە. یعنی مەترسیەکان ئێستاکە لەوەدانە ئەو لێدوانانەی کە هەتاوەکو ئێستا ترامپ داویەتی یعنی تەماشا دەکەین بە دوو بەرەدا مرۆڤ ئەتوانی بخوێنیتەوە لەلایەک ئەردۆغان هەڕەشە زۆرە هەڕەشەیەکی تێدایە بۆ سەر ئەردۆغان ئەڵێ ئەگەر هەڵەیەک ڕوو بدا ئەتۆ تێدا بەرپرسیاری لەلایەک وەکو قارەمان و وەکو ڕەفیقەیەکی خۆی و کەسێکی بەکاریگەرت تەماشای دەکات. بۆیە بەڕاستی دەبێت چاوەڕێ بکەین بزانین ئایا کە دۆناڵد ترامپ هاتە سەردەسەڵات لەگەڵ ئەردۆغان ئیتیفاقێک دەکای یان ناوە. ئەگەر ئیتیفاقی کرد سیاسەتی پنتاگۆن و سنتکۆم چی دەبێت کە ئێستا کە ئەوەی ڕوئەدا بەڕای من لە سووریادا زیاتر سنتکۆم بڕێوەوە. ئایا سنتکۆم و پنتاگۆن ئەتوانن ئەوەی کە ئەوان لەسەر عەرز لە مەیدانەکەدا دەیبینن قەناعەت بە کۆشکی سپی و ئیدارەی دۆناڵد ترامپ بێنن یان نا؟ ئەمەیان لە ئایندەدا دەبینین.
باش ئەگەر بێت و لە کاتی دەست بەکاربوونی ئیدارەکەی دۆناڵد ترامپ ڕێککەوتن لەگەڵ تورکیا و ڕەجەبێت تەیب ئەردۆغاندا بکات ئایا هەڵدوێستی وڵاتانی ئەوروپا چی دەبێت لەم بارەیەوە؟ وڵاتانی ئەوروپا نیگەراندن بێگومان لە هاتنی دۆناڵد ترامپ، بەڵام بەر لە هەڵبژاردننی ئەمریکادا من شاهێدی ئەوە بووم کە لە پەرلەمانی ئەوروپا بە تایبەتیش لەو بڕۆکسلەی کە من تێدا دەژیم کۆمەڵێک دیدار لە نێوان لایەنگرانی دۆناڵد ترامپ، ینی بەر لەوەی دۆناڵد ترامپ لە هەڵبژاردن بباتەوە ئەوان پێشتر کۆمەڵێک دیداریان سازکردن و لە بۆ هەندێش تەماشامان کرد لە کاتی هەڵبژاردنەکاندا ئەوروپیەکان وەکو جاران کەمتر نیگەران بوون. ڕەنگ بێ ئەو ئیدارەیە کە ئێستا کە دۆناڵد ترامپ هەڵی بژاردووە کاریان لەگەڵ بکە ئەو کەسایەتیانێک کە لەناو حکوومەتن، ڕەنگ بێ ئەو بۆچوونانیان نەبێ کە دۆناڵد ترامپ 4 ساڵ 5 ساڵ بەر لە ئێستا هەی بوو. بێگومان ترامپ خۆیەتی ترامپ ماوە، بەڵام ئەو دەوروبەرانەی ڕەنگ بێ کاریگەریەکیان لەسەر هەبێ و ئەمەش لەو دەبێ یەکێتیەک، دەبێ یەک هەڵوێستێک لە نێوان ئەوروپا و ئەمریکادا هەبێت، چونکە ئەوروپا و ئەمریکا وانیش ناتۆ کارەکانی خۆی تەواو نەکردووە. نابێ ئێمە لەبی ئەوەی لە ناوچەی ئێمە ڕوەدا هەموو دیدارە دیپلۆماسیەکان، حتا ئەو دیدارە دیپلۆماسیانی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانی شەوەیە هەیە لە نێوان ئەنقەرە و هەولێردا، ئەمانە هەمویان لە کۆتاییدا من پێم وایە پەیوەندیان بەوە هەیە کە قاچەکانی ئێران لە عێراقدا لە سووریادادا بە تەواوەتی بشکێنن و لە ئەمەش لە کاتێکدا دەبێ کە هەڵوێستێک لە نێوان ئەمریکا و ئەوروپادا هەبێ. بەڕای من ئامادەکاری وڵاتانی ئەوروپا سەبارەت بە پرسی ناردنەوەی ئاوەرەکانی سووریا بە وڵاتی خۆیان چییە؟ قسەیە یعنی تۆ چۆن ئەتوانی ئاوارەکان بنێریەوە لە کاتێکدا حکوومەت نییە، لە کاتێکدا هەڵبژاردن نەکراوە، لە کاتێکدا دەستوری بنچینەی نەنووسراوە و لە کاتێکدا ئێمە نازانین لە ئایندەدا چی ڕوئەدا، هەتا وەکو ئێستا یەک هەڵوێستێک نییە. ئێوەش لە هەواڵەکاندا باستان کرد هێزەکانی باشوور ئامادەنین چەکدا بنێن، دورزیەکان بە ئاشکرا ئەمە ڕەت دەکەنەوە و عەلەویەکان بەڕاستی لە ژێرگوشارێکی زۆر گەورەدانا، یعنی بەڕاستی بوونەتە قوربانیەکی زۆر گەورە. وەکو بڵێ هەموو عەلەویەک پێشتر بەعسی بووە، وەکو بڵێ هەموو عەلەویەک بەرپرسی ئیستیخبارات و سەربازی و ئەدەزگا ئەمنیەکانی سووریای پێشوو بووە کە ئەمە زۆر دوورە لە ڕاستیدا. من بەخۆشم ساڵێک زیاتر لە سووریا ماوەم، یعنی ئەتوانم بڵێ لە سەدا 85 زیاتر بیرۆکراسی ڕژێمی پێشوو سونی بوون. ئەو سونیانە هیچ دەستکاریەکیان ناکرێ، ئەمانە لەناو ڕژێمی ئێستادا جێگەی خۆیان دەکەنەوە، بەڵام عەلەویەکان لە ماڵەکەی خۆیان لە دێهاتەکەی خۆیان ئیتر دەبنە هەڕەشە. ئەمانە چی ئەکەن لە ئایندەدا؟ یعنی چ کاردانەوەیەک ڕوەدا لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتی و هەیەت و تەحریری شام هەتاوەکو ئێستا ئیتیفاقێک نییە. یعنی ئەمانە هەتاوەکو مرۆڤ هەمووی نەبینێ، بەڕاستی لە ڕووی کرداریەوە گەڕانەوەی پەنابەران بەڕای من کارێکی زۆر ئاسان نابێ. هیوا خۆشناو چاودێری سیاسی، زۆر سپاس کە لە بروکسلی پایتەختی بەلجیکەوە لەگەڵمان بوویت. سپاس بەوێش، کاتێش خۆش. خۆشتە بەش. وچانە گۆرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوامە.